درنايا هذا ليلى يدوكم باب الجبارات بس كفاكر دي خنفردا وساد باقي ليد الخنزي بكبلات هذا لا يتما قائما شاصار وديار الخراب وقاد الكرم من في قيقريان وديار الخراب كاك سير كما نحلي كرا دکتۆر پاوێ جەمیل کچی شەهید و ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان بە نوێنەرایەتی کەسوکاری شەهیدان و قوربانیان وتارێکێ بەڕێزیان بابفێن. پێزانینمان بۆ هەموو ئەوانەی کە ئەمڕۆ ڕێز لە نەوەکانی ئەو شەهیدانە دەگرن کە چەندین ساڵە بە تاسەون بۆ دیداری شەهیدەکانیان. ڕێزمان بۆ هەموو ئەوانەی ڕێز لە خەبات و ماندووبوون و خەباتی قارەمانەکانی نیشتیمان دەگرن. ڕاستە کە من کچی شەهیدێکی سەنگەری ئەم نیشتیمانەم، بەڵام ئێستا ڕازی دڵینەوەی هەموو هەڤاڵانم لە کەسوکاری شەهیدان و کیمیاباران و ئەنفال و زیندانیانی سیاسی و کەم ئەندامانی سەنگەر بە بەڕێستان ڕادەگەێنم. بە خۆشحاڵیەوە لێرەوە ئەتوانم بڵێم ڕێکخستن و سازکردنی ئەم جۆرە ڕێزلێنانە مانا و مەدلولی زۆر باڵا و بەهاداری بۆ ئێمەی نەوەی شەهیدان و کیمیاباران و ئەنفال و زیندانیانی سیاسی و کەم ئەندامانی سەنگەر هەیە کە ئەمڕۆ لە ناو کێڵگەی زانکۆدا وەک بەرهەمی شەهیدان هەین دەستی نەوەی ئایندە دەگرین. ئەم مەراسیمە لە دەرونی هەریەک لە ئێمە نیشاندەری چەندین پەیامی گەورە و بەهادارە. ئێوە بەم مەراسیمە بە ئێمەتان وت ئەوەی کە هەمانە لەم وڵاتەدا و ئەوەشی لە ئایندەدا بەدەستی دەهێنین بەرهەمی خوێنی شەهیدان و خەم و هەمی ئەنفالەکانمان و شەونخوونی خەباتگیاڕەکانمانە. ئێمە و ئێوەش بەڵێن دەدەین کە لەسەر ڕێبازی شەهیدان و لە پێناو بەرهەمی قوربانیانی پێشمەرگەکانمان و هەمیشە لە هەوڵ و ماندووبوون دابین و سەنگەری زانستی زانکۆمان بۆ خزمەت بەم نیشتیمانە چۆڵ نەکەین و خۆنەویستانە قەڵەمی خەبات بکەینە چەکی شانی ئەو کاتی شەهیدەکانمان تا خواستی هەمویان بهێنینە دی. دیارێک مەسەلەی کیمیابارانی هەڵەبجا یەکێکە لە برینە هەرە قوڵەکان تا هێشتا بە جەستەی مێژووی خەباتی ڕزگاری نیشتیمانی کوردستانەوە ساڕێژ نەبوو و ئەکیدیش ساڕێژ نابێ. ئێمە هەمومان لە کوردستان قەرزاری کەسوکاری سەربەرزی شەهیدانین بە تایبەتی ئەنفال و کیمیاباران و هەموو ئەوانەی تریش کە لە پێناوی خاک و نیشتیمانە گیانیان بەخت کردووە. بۆیە گرنگیدان بەم ڕۆژە وەکو سومبلێک لە ڕۆژەکانی ساڵ بتوانرێت تایدا کەسوکاری شەهیدان و قوربانیان و ئەنفال و کیمیاباران بەسەر بکرێتەوانەی جێگەی گرنگی خۆی هەیە، بەڵام پێشتا پێمان وایە ئەمە بەس نییە کیفایەت نییە بۆ ئەوەی کە بە کەسوکاری ئەو شەهیدانە ئەو قوربانیانە بەوەترێت کە ئەم ئەزمونەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە دەستکەوتی ئەو هەموو خەبات و قوربانی و ڕەنج و ماندووبوونەی خەڵکی کوردستان و بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان. بۆیە لێرەوە ئێمە داوا ئەکەین کە بتوانرێت سەرجەملایەنە سیاسیەکان بە شێوازێکی معنەوی قەرەبووی ئەو قوربانیانە بکەنەوەی ئەوش بە یەکڕێزی و تەبایی و یەکهەڵوێستی سیاسی کە لە ئێستاە زۆربەی بارودۆخە سیاسی و نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی دەتوانرێت وەڵام دەرەوەی داخوازیر مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بێ، دەتوانێت وەڵام دەرەوەی ئەو خەبات و ڕەنج و قوربانیانە بێ ئەگەر ئێمە لە ناو خودی خۆمان لەسەر ئاستی سیاسی لە ناو هەرێمی کوردستانە بتوانین یەکدەنگ و تەواو یەکڕیز بین، دەتوانین دەستکەوتی زۆر گەورە بۆ میلەتە بەدەست بێنین. بۆیە ئومێد دەکەین ئێمە ژۆک و کەسوکاری شەهیدان ئومێد دەکەین و چاوەڕوانی ئەوشمان هەیە لەسەر جەمهێز و لایەنە سیاسیەکان لە ئایندەیەکی نزیکە بە شێوازێکی تر ئەو
قەرەب و معنەویە بۆ خەڵکی کوردستان بکەنەوانێ و وازە ململانە سیاسی قوڵەکان بێنن.